سڵاوتان لەبێت لە وێزگەنی و زاو لەگەڵتانم دوای ڕاگیران بۆ ماوەی یەک هەفتە دەوامی زانکۆ پەیمانگاکان ئەمڕۆ زانکۆی ڕاپەڕین کەمپەسی قەڵازێ لەگەڵ دەستپێکردنەوەی دەوام دەستیان بە خۆپیشاندان و باکۆتی هێڵەکانی خوێندن کردەوە بۆم بەستە ئەوان داوا دەکەن کە دەرماڵان پێ بدرێت و کرێی پارەڵۆڵ کەم بگرێتەوە. بەڕێ سەرۆکی حکوومەتی کوردستان کە وەرە سەرخەت وەڵامی داواکاریەکانمان بدەوە. ئەو دەرماڵێک کە پێمان دەدرێ بەعنی بەس بە شێوەمان دەکات پاسەکەی پێدابین کرد. حکوومەت داهاتێکی زۆری هەیە نازانم بۆ چاوی لە داهاتی خوێندکاران خوێندکاریوامان هەبووە کە نەیتوانیوە بە مانگ بچێتەوە ماڵێ. ئێمە دەمانوێت کە لەو چوارچێوەیە دەچێتن کە هەموو ساڵێک دەرماڵە نوێکرێتەوە 6 مانگ بدرێت بە خوێندکار. ڕێژەکەی هەرچەندە کەمیش بە بۆ خوێندکار هەر زۆرە لەبەرەوەی ئێمە هەمومان کچ و کوڕی هەژارین. سەرتا پێیان ئێمە ڕێک بۆ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە دەمانێت بڵێن بەڕێ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە وەرە سەرخەت وەڵامی داواکاریەکانمان بدەوە. داواکاریەکانی ئێمە بەگشتی جگە لەو داواکاریانی کە هەمانە دوودانی سەرەکین یەکەمیان ئەوەیە کە پێدانی دەرماڵە بچێتە بواری پرۆژە یاسای بودجەوە و هەروەها کڕی پاڵاڵی کەم بگرێتەوە. دەمانێت بە جوستیکا بچینە ناو هۆڵەکانی خوێندن و زیاتر جەخت لەسەرەوە بکەینەوە. خوێنکاری پارەڵ و ئێوارن دەبینی خوێنکارێکی زۆرمان لێیە وەروەها خوێنکاری دەرەوەی شارن. ئێستا ئەو پێدانی ئەو دەرماڵێک کە پێمان دەدرێ بەعنی بەس بە شێوەمان دەکات پاسەکەی پێدابین کە 6,000 بۆ خۆم لە ڕانی هەتسۆی دەکەم بۆ قەڵازێ بە 6,000 ینی هیچی وان بۆ نامێنێت. حکوومەت داهاتێکی زۆری هەیە نازانم بۆ چاوی لە داهاتی خوێندکاران ناوپاری خوێندکاران یعنی خاڵی ئەو هەموو داهاتی حکوومەتێکی گەورە بۆچی دێ پێ پارەی خوێندکاران بخۆی. ئەمە دەمانێت دەرماڵە بکرێت بە یاسا و هەموو ساڵە بدرێت بەتەلە بە پێویست ناکەم هەموو ساڵە بین لێرەکانە خۆپیشاندان بکەین بایکۆت بکەین. بەڵێ زۆربەی خوێندکارانی خوێندکاروان هەیە کێشی مادی هەیە خوێندکارووامان هەبووە کە نەیتوانیوە بە مانگ بچێتەوە ماڵێ وەحزی مادیان زۆر خراپە گریاوە وتیتی وەحزم زۆر خراپە ناتوانم پێداستەکانی خۆم دابین بکەم. ئێمە لە 2000 تا 2004 دەرماڵەمانە وشای سەدارەکەمان بۆ سەرف کراوە ئەدوای ئەوە بڕدراوە کە بڕدراوە پاردەستان بۆ خۆشەندانەکان کردەوە کۆمەڵێک لایەن هاتن سەرخەت توانیان دەرماڵەی ساڵی پاران بۆ دابین کردن بەڵام ئەو ساڵەکانە ئێمە دەمانوێت کە لەو چوارچێوەیە دەچێتن کە هەموو ساڵێک دەرماڵە نوێکرێتەوە 6 مانگ بدرێت بە خوێندکار دەمانێت بێتە پرۆژە یاسایەک و کاری زۆر جدیمان لەسەر کردو و پرۆژە یاسایەکە ئێستاکان لە سەرۆکوەزیران ڕاوەستاوە و ئەوڕۆ کە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانە بەڕاستی چاوەڕێی بڕیار دەکەین. ئەو دابینکردنی پرۆژە یاسای دەرماڵەیە بەنسبەت حکوومەتەوە کە ئەو وڵاتەمان ئەو هەموو داهاتەی هەیە زۆر ئاسانە بەڵام ڕێژەکەی هەرچەندە کەمیش بە بۆ خوێندکار هەر زۆرە لەبەرەوەی ئێمە هەمومان کچ و کوڕی هەژارین هەمومان لە ماڵ هەژارەکاندا گەورە بووینە و پێویستمان پێێتیم. نەخوێنەوارەکان دەبنە سەرۆک و خوێنەوارەکانیش بەدەستی بەتاڵ دەسوڕێنەوە.